حضوری جێگری سەرۆکی هەیە بە حضوری جێگری سەرۆکی حکوومەت ئێڵێمەوە ئەم ساڵی 2008 ئەگەر بێت و ئەم حکوومەتە کێشەی ئاو و کارەبا تاکسەر نەکا ئەم حکوومەتە حەقە حەفیزی لە خەڵکا ئیتر ئەو خەڵکە ناتوانێت متمانە بە حکوومەتی وا بکات. لە سەرەتای 2000ەکان بەرپرسانی حکوومەت خۆیان ئەیانوێت ئەگەر کێشەی کارەبا چارەسەر نەبێت پێویستە ئەو حکوومەتە هەڵوەشێتەوە. دوای 33 ساڵ لە حکومڕانیان نەک کێشەی کارەبا چارەسەر نەکراوە بگرە خراپتر بووە و بەرپرسانیش نەک دەستیان لە کار نەکێشاوەتەوە بگرە کاتژمێرەکانی کارەباشیان لە چاو ئەو کات کەمتر کردوتەوە. لە مانجی تەمووز بۆ هەر ئەمپێرێک کارەبای مۆلیدا بڕی 16,000 دینار بۆ هاوڵاتیانی سۆران هاتۆتەوە. ئەمەش بۆ تەبارگرانی بۆ سەر هاوڵاتیان و ناڕازین لەم دۆخە خراپەی بەسەریان سەپێنراوە. نە لە شەریعەت و نە لە هیچ یاساک جێی نابیتەوە ئەتۆ پارەی لەسەر خەڵکی زیادکەی پارەی لەسەر خەڵکی زیادکەی لە بۆ مۆلیدەی پارەی لەسەر خەڵکی زیادکەی لە غرامات و شتی وها و معاشیان نەدەیێ و موچەشیان پێ نەدەی و هەروەها چاویشت لێ نەبن و مینحەیەکشت لە بۆ نەبن و هیچ شتێکشت لە بۆ نەبن لەو لاش بچی کارەبات هەبی بفرۆشی لەو لای خەڵکی مەحرومکەی لە کارەبای خۆت کارەبای بفرۆش و ئەو بارگرانی بخی سەر خەڵکی. پارەی مۆلید ئێستا بۆ 3 ئەمپێر نزیکەی 50,000 هاتوۆتەوە. وێڕای ئەو بێ معاشی و بێ موچەی و بێ کار و کاسبیە ینی خەڵک ئەو بارخوسەش هاتۆتە سەر. لە هەردوو وەرزی هاوین و زستاندا کە هاوڵاتیان پێویستی زیاتریان بە کارەبایە وەزارەتی کارەبا کاتژمێرەکانی کارەبا کەم دەکاتەوە بە بیانووی کەمی سوتەمەنی و زۆری خواست لەسەر کارەبا. کارەبای نیشتیمانی شەو ڕۆژ تەنها 11 کاتژمێر بە هاوڵاتیانی سۆراندراوە لە بەرامبەریشدا بۆ پڕکردنەوەی کاتەکانی تر 11 کاتژمێرونی و کارەبای مۆلیدا بە هاوڵاتیان دراوە. وەزعی کارەبا لەو پڕی خراپیە و حکوومەتی هەرێم بەڕاستی ئەگەر هەر لەسەر ئەوەی وەکو دەڵێن خۆ حافیزی بکە و ماڵئاوی بکە هێشتا کەمە چونکە توی لە ماوەی 33 ساڵ نەتوانی گرفتی کارەبا چارەسەرکەی شانی ئەوەی حکومڕانی بکەیت جا باسی سێکتەرەکانیت کە هەر ناکە. لە سۆران وەکو مۆلیدا کرێی مۆلیدەکان زۆر گرانە کە کرێکەشی گرانە کارەباکەشی وەکو پێویست نییە. ئەو ساعرە زۆرە بەڕاستی وای لە هاوڵاتیان کردیان نیە بێزاری کردینە بێزار لە دەستی مۆلیدەی قەرزی مۆلیدەم نەدایە یعنی سەرمانگە نەتوانین چاوشۆری ساحی مۆلیدەی ئەبی 16,000 کاکە لەو بێپاریە و بێیش و بێکاسبیە زۆرە بەڕاستی. ئەمە کوردستان کێشەی خلاص نابی هاوینان پارەی کارەبا زۆرە زستانان نەفت نییە پارەی نەفت زۆرە. خاوەن مۆلیدە ئەهلیەکان ئاماژە بەوە دەکەن بۆ کەمکردنەوەی نرخی پارەی ئەمپێرەکان داواکارن لە حکوومەت سوتەمەنیان بۆ دابین بکە بۆ ئەوەی ئەوانیش نرخەکان دابگرن تەنها لە سۆران بۆ پڕکردنەوەی ئەو کاتژمێرانەی کارەبای حکومی نیە زیاتر لە 100 مۆلیدەی ئەهلی دانراوە. هاوڵاتیان پشت بەو کارەبایە دەبەستن کە ئەوان بەرهەمی دەهێنن. ئازادۆمەراوەی کەناڵ یاسمانی پەیام سۆران.